کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کاردانەوەکانی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکانی داهاتووی پارتی سەبارەت بە بەشداریکردنی یەکێتی لە دانیشتەکانی پەرلەمان و حکوومەت هێرێمی کوردستاندا چی دەبێت لە داهاتوودا بزوتنەوەی گۆڕان چه هەنگاوێک دەهاوێژێت ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بەنیازی چییە گفتوگۆکانی نێوان پارتی و یەکێتی کەی دەست پێ دەکاتەوە و چۆن دەبێت و وەڕێکەوتنەکان پێویستە لەسەر چی بێت لەگەڵمان بن. دوێنێ لە پەرلەمان دانیشتن هەبوو دەستەی سەرۆکایەتیش هەڵبژێردرا چاوەڕێ دەکرێت لە ماوەی مانگێک حکوومەتی داهاتوو کابینەی داهاتوو پێک بێت بۆ ئێوە گرینگە؟ هەدی چۆن گرنگ نەبرام ئارێ وەڵا گرینگە وەچیەوە یعنی ئێستاگەر ئەوان پێک بێن نەناوە خۆیان وەکو تەوشی بەرد یەکدری بگرن کەس دەتوانێت ئەو بەردە بە ئاسانی بشێنی. باشە ئێستا یەکێتی دوێنێ بەشداری نەکرد لە کۆبنەوەی پەرلەمان تۆ چی دەڵێیت بە یەکێتی داواکاری چییە؟ وڵی ئەوانی شار کوردن ئەمە هەمومان مادام کوردین کەس ناتیان زەفەر تێبە ئەگەر ئەوانیش بەڕێی خۆیان یعنی بگانە جێ ئەنجامی خۆیان داوایان لێ دەکەی بەشداری لە حکوومەت وڵی ئێستا هەمووی بۆ من برایە ئەگەر ئەوان پێک بێن ئیش دەکەوتەوە بازاڕی خەڵک کاسبی دەکاتن خەڵک دیارشەکە خۆی دەباتەوە ماری بەڵام ئەگەر ئەوانە پێک نێن ئەو ساردە ساردی هەر ڕۆژێ ئەوان برێوە بۆ برێوە چوو عالەمیش هەنا ساردی بەڕاستی. باشە زیاتر لە 4 مانگە حکوومەت پێک ناتووە ئەو 4 مانگە خەڵک زیانی کردووە؟ تەڵعان چۆن ینی بۆ نمونە تۆ کاسب بۆ نمونە مەسەلەن مەسەلەن دوکاندارم کرێسیمە ئەگە ئیش نەبیتەم کرێ بە چ بەم کار تۆ دەڵێی چی وەکو گەنج؟ وڵی دەرێن معاشی و خەرکێ بدەن ئەو خەرکە لە خۆی بەڕێ بچێمەی فەقیرە تۆ چ کارەی؟ وەڵام منیش کۆنی دەکەم ئیش و کارتان چۆن؟ وەڵی ئیش کارمان زایفە ئیشەکەمان زۆر زایفە. ئیش و کارتان هەیە؟ هیچ نەماوە؟ چەند دەبی کارتان نییە؟ باشە بێکاری چەندە پەیوەندیدارە بەوەی ناکۆچی حزبەکان وای کردو حکوومەت پێک بێت؟ والله بالنسبة لها حكومتك تي معاشك بيبجي لقى معاشك يا معاشك توزع بكريا ايش كذا بيتو معاشك توزع كذا ئومێدت سۆرە؟ ئینشاء الله بۆ ئومێدت هەیە؟ چۆن ئومێدمان نەبی کاکەەوە پەرلەمانەکە دانی ئینشاء الله پێک هات مادر پێک هات ئینشاء الله ئیش و کار دەبیتەوە خەرجی سرعەتی لەبەر دەکە بە ئیزنی خۆی ئاین دڵی خۆش کردی کە دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا چۆن ئارێ وەڵڵا چاوەڕێ دەکرێت لە ماوەی مانگێک چونکە ئەومە بەپێی یاسایە دەبێت حکوومەت پێک بێ ئەمە کاردانەوەی دەبێت لەسەر بازاڕی ئێوە؟ وەڵڵاهی ئەگەر چەندی زووتر پێک بێ مانای کاردانەوەی باشتر دەبێت. چ پەیامێک بە حزبەکان دەدەی وەکو کاسب کارێک؟ واللهی ئەم دەرێم ئەمە هەمومان کوردی پێم خۆش هەمیا پێک بێ بێگانەمان تێدانە ئەوزە پارتی بی یەشێتی بی گۆڕابی میهم هەمومان کوردی. باشە بۆ تو گرنگە و حزبانەی کە حکوومەت پێک دێنن چ حزبێک بێ؟ واللهی فەرقینێ هەموو یەکە میمەوەی پێک بێ بازار بزولێ. باش ئێستا یەکێتی لە دەرەوەی ئەو ڕێکەوتنێ داوت کارێک تێ یەکێتیش بەشدار واللهی داوامێ هەموو حزبەکە بێنە ناو حکوومەتی پێت خۆشە؟ پێم خۆشە بەڕاستی. بۆ تو گرنگە حکوومەت پێک بێیان؟ ئەرێ وەڵا گرینگە هەموو عالم گرینگە هەندێک جار باز دەوە دەکرێت دوو ئیدارەی هەبی نابی ئینشاءالله نابی تۆ ڕخن لەو قسانە نابێت لەگەڵ دابەشبوونی کوردستانی قبول دەکەی وەکو نەخێر دوێنێ پەرلەمانی کوردستان دانیشتنیە بوو دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرا کارێکی باش ویان خراپ بوو؟ کارێکی باش بوو بەس خۆزیە یەکێتیشی لەگەڵدایە باشترە بوو. باشە چی بکە ئێستا یەکێتی باشە؟ بایکۆت بکە یان دەبێ بەشداری لە حکوومەتی داد؟ ناشەرت نییە چارەسەر هەیە. چییە چارە؟ گفتوگۆیە گفتوگۆ لەگەڵ بەتایبەتی کەواتە دەبێت یەکێتی هەر ڕێگای گفتوگۆ هەڵبژێرێت. بەڵێ هەندێک جار باس لە دوو ئیدارەی دەکرێت دوو ئیدارەی جێگای قبوڵە؟ ئەو بەسەر چووە کۆمەڵانی خەڵک کوردستان قبوڵیان نەبە هیچ شێوەیەک دوو ئیدارەی ئێمە دەبێت هەمومان نەتەوەی نیشتیمانی بێ بکەینەوە لە ژۆندا حیزبەکان وەلا بنێن هەرکەس بەپێی شایستەی ئیستحقاقی خۆی پرسەکانی پێ بدرێت. باشە ئومێد دەکەی ئەم کابینەیە ینی یەکێتیش تێیدا بەشدار بێ و کابینەیەکی سەرکەوتوو بێت جیابێ لەگەڵ کابینەکانی پێشوو؟ لە گفتوگۆ زیاتر هیچ بەدیلێکی کەمان نیە کاتەکان هەمووی
تاقی کراونەوە تەنها بە گفتوگۆ کێشەکانە بە چارەسەر بکرێت. باشە چاکسازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێ دوایە ئەمانە ئەولەویەتی کارەکان من دەبێت حکوومەت بیکات پێم وایە لەو کابینەی جێدەستی دیار دەبێت جیاواز دەبێت لە کابینەکانی تر زۆربەی کێشەکان چارەسەر دەبن باوکاری هەموو لایەک گەشتبینی بەڵێ لەمەش باشترە بەشداری بکە پێک بێن بەشدار کە باشترە نە ئەو بەشدار نەکە باشە داواکاری چێت لە بەرپرسانیە داواکارم لەشێتیە پێک بێن و بەشداری بکە و باشترە لۆ ملەتەکەش وەزعکە باشتر بی ئیشەکە نیە و کاسبی نیە و بەشداریکردنی یەکێتی گرنگە هەتکو گرنگ نییە ئەگە و بەشداری نەکە شتێک جاری تێک دەچی دۆخەکە باش نابێت باش نابی. بابزانین دوایی دانیشتنەکەی دوێنەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەنگاوی داهاتووی پارتی چی دەبێت؟ پارتی بەنیازی چییە؟ ئێمە پێشتریش و ئێستاش تاکید لەوە دەکەینەوە لەلایەن پارتی و لە تێڕوانینی استراتیژی پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی هاوپەیمان و حەلیفێکی استراتیژی پارتیە و ئەولەویەتی ئێمە لە ئەمڕۆوە ئەوەیە کە بەجددی و بەفعلی ڕێکەوتنێکی هەمەلایەنە وەکو ئەوەی کە مسودەمان حازر کردبوو پێگوترا ڕێکەوتنی سیاسی نێوان پارتی یەکێتی تەواوی بکەین و ئیمزای بکەین و ئەو شوێنەی کە پێی دەگوترێت سەرۆکی پەرلەمان کە ئێمە بە شێوازێکی کاتی پڕمان کردوتەوە یەکێتی خۆتۆی یەکەم بێتە هۆڵی پەرلەمان و کورسی خۆی لە سەرۆکی پەرلەمان وەربگرێتەوە اینجا دەست بکەین بە پرۆسەی کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان اینجا تەکلیفی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو بکرێ و محاولە بکەین لە کورتترین ماوە حکوومەتی هەرێمی کوردستان تشکیل کرد. سەبارەت بە ڕێککەوتنەکەی پێنجی شوبان ئێوە ڕێککەوتنێکی سیاسیتان هەبوو دوای ئەم دانیشتە بێگومان هەندێک خاڵی ئەم ڕێککەوتنە گۆڕانکاری بەسەردادێ ئێوە بەنیازن ڕێککەوتنێکی تازە لەگەڵ یەکێتی ئیمزا بکەن چەند خاڵێکی تەفاهمی هەبوو تەوقیع کرایەکە یەک کۆبنەوەی پەرلەمان ڕۆژی هەژدەی مانگ بکرێ کۆبنەوەی مەجلیسی محافەزە هەمان ڕۆژ طبعاً ئیعلانیش کرا و پەیوەندیش کرا بە برایانی دیکە لە مەجلیسی محافەزە دیارە نەهاتن بۆ کۆبنەوەکە بۆیە بە ناچاری دواخرا و ئەوەش بووە کە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان پارتیویەتی بکرێت ڕێکەوتنە سیاسەکە حازر کرا وەکو باسم کرد تەنها لە سیاغەی لە کۆی هەژدە خاڵ لەسەر سیاغەی یەک خاڵ پێڕوانین جیاوازە بۆیش خەریک بوو زۆر لێکتر نزیک بین و ئێستاش زۆر لە یەکتر نزیکین من خۆم پێم وایە لە ئایندێکی زۆر نزیک بەڵام دەبێ هیچ لایەک نەپارتی نەیەکەتی نەکەونە ژێر فشاری فەیسبوک و کتۆڕی کۆمەڵایەتی و ئیعلام و ئەمانە دەبێت بە مەسئولەتێکی گەورەوە کە ئەم وڵاتە سەقامگیری ئەم وڵاتە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان بەرژەوەندی هاوڵاتیان لەسەر پارتی و یەکێتی و پەیوەندی باشی پارتی و یەکێتی وەستاوە بۆیە ئێمە دەبێ ئەم مەسەلە بچووکانە و یەکتر ئیستیفزازکردن و ئیبتیزازی یەکتر واز لێ بێنین و بە پەلە بگەڕینە سەر مێزی گفتوگۆ ئەو خلافە بچووکە کە پەیوەستە بە سیاغە چکە من لە ناو بابەتەکانم زۆر بچووکە بین لەسەر سیاغەیەکی موحەد ڕێکەوین و ئیتفاقەکە ئیمزا بکەین و کۆبنەوەیەکەی پەرلەمان دابنێن و سەرۆکی پەرلەمان هەڵبژێرن ئینجا و ئەو کات بین دەست بە کارەکردنەوەی سەرۆکایەتی بکەین و ڕاستپاردن بۆ سەرۆکی وەزیران بکرێ و لەسەر پۆستەکان لەگەڵیان ڕێکەوین واتە خلافەکان و مەسافەی نێوانمان زۆر بچووکە هیچ مەساحەیەکی فراوان نییە بەعکسەوەی خەڵک دەیبینێ من پێشم وایە خەڵکی عاقڵ و خەڵکی مەسئول لە پارتیویەتی ئەوەندە زۆرە کە نەهێڵن بەرژەوەندی و پەیوەندی نێوان ئێمە بێتە قوربانی چەند مەسەلێکی زۆر سانەوی و زۆر بچووک بۆی خۆم گەشتبینم بۆ ئیشاڵڵە لە ئەمڕۆوە و مفاوزات و لێکتێگەیشتن و سەردان هەر ئەمڕۆ کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم دەستی پێکردوتەوە دەستی پێ باڵێ باش بابینە سەر خاڵێکی گرنگ کە زۆر زار ئەو پرسیارە دەکرێت ئەوە داواکاری یەکێتیش بوو کە ئەو ڕێکەوتنە سیاسیە پێش هەژدەی ئەو مانگە ئیمزای لەسەر بکرێت بۆچی پارتی ئامادە نەبوو ئەم ڕێکەوتنە ئیمزا بکە بە پێچوانەوە ئێمە زۆر هەوڵماندا و هەموو جوودێک سەرف کرا حتا درانگانی شەویش
لەگەڵ بە تەلەفۆن هەمومان لەسەر خەت بووی لەگە یەکتر کە ڕێککەوتنەکە بەیانی هەژدەی مانگ زوو ئیمزا بکرێ بەڵام یەکێتی گەرنتی دەویست بەڵێ یەکێتی بۆ کۆبوونەوەش پۆستی پارێزگاری ساعت 11 بوو کرد. کۆبوونەوەی هەژدەی مانگ جەناب تەزانی خرایە ساعت 3 بۆ بۆی لەو مەسافەیە ڕێککەوتنەکە ئیمزا بکرێەوە ئێمە ڕازی بووین کە کۆبوونەوەکە دوا بخرێ لەسەر ئەو پەیوەندیانی کە لە نێوانمان دروست بوو بۆ ئەوەی ڕێککەوتنەکە ئیمزا بکرێ ئێمە زۆر حەریز بووین بەڵام وەکو بە جەناب بوو هەموو تەواو بوو ڕێککەوتنەکە تەنها ئەوە بوو کە لەسەر مەسەلەی پارێزگاری کەرکووک ئێمە لەگەڵین کە بەپە لە پارێزگار دابدرێ ئێمە لەگەڵ ناو پارێزگارە کورد بێ و ئێمە لەگەڵیشین کە ڕێز لە خواستی برایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان بگیرێ لە مەسلەی حتا دانانی پارێزگاریش بەڵام ئەوەی تر سیاغەیەکی تر بوو کە نەمانتوانی لەو مەسافە بچووکە لەسەر سیاغەمەوە حەدەکە ڕێکەوین بەڵام دەتوانین ڕێکەوین زۆر لێک نزیکین و وەکو باسم کرد پانتایی جیاوازەکانمان ئەوەندە بچووکە کە هی ئەوە نییە وەقت بە فیڕۆ بدەین و ئەم حکوومەتەش هەرچی زوو ڕۆژێک زیاتر پێک بێ ئەوەندە لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە ئەوەندە زۆرتر خەڵک سوودمەندە تایدا چکە تۆ سەیری بازارکە سەیری ئەو کەسب کارکە سەیری هەموو ئەو بەرژەوەندیەکانی خەڵکە هەمووی چاوەڕوانی پێکەنانی ئەم حکوومەتێ بۆی بازار سەقامگیر ببێ خەڵک بژێتەوە ژیانی خەڵک خۆش بێ بۆیە بەڕاستی ئەو مەسائلانەی پەیوەندی بە حیزبەکان و بەوە هێچیە پۆست وەرەگری و کێوەری ناگرێ ئەوەندە بچووکن لە چاو استقراری بازار و بەرژەوەندەکانی خەڵک کە دەبێت فەرامۆشیان بکەین و بگەڕێنەوە بۆ ئەوەی زوو ئەم اتفاقە بکرێ و زوو پارتیوێچێتی بەیەکەوە دابنیشن و ڕێک بکەون و تشکیلی حکوومەت وەکو باسم کرد لەلایەن هەر سێلایانی سەرەکی پارتی و یەکێتی و گۆڕان پێک بهێنرێ و دەست بکەین بە خزمەتی خەڵک باش سەبارەت بە پێکهێنانی حکوومەت لەسەر یەکێتی دەوەستن یاخود هەنگاو دەنێن چۆن پەلەتان کرد وەکو یەکێتیەکان دەڵێن پەلە کراوە لە دەستنیشان کردی دەستەی سەرۆکایەتی هەر بەم شێوەیەش لە ژێرناوی خزمەتکردنی خەڵکی کوردستان تانێ حکومەت زوو هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک نەپەلەمان کردووە نەپەلەش دەکەین لە سین و هەڵبژاردن کراوە لە هەژدەی 2019 پەرلەمان دەستەی سەرۆکایەتی هەڵبژاردووە ینی ماوەی 4 مانگ و چەند ڕۆژێک ئێمە گفتوگۆمان کردووە ئێستاش نهایەتی دنیا نەبووە ئەسڵەن هەر هیچیش نەبووە تەنها سەرۆکایەتی پەرلەمان بە شکلێک هەڵبژێراوە بۆ ئەوەی پرۆسەی سیاسی خێراتر ببی ئەگینا ئێمە پەلە ناکەین و ئێمە جارێکی تر تاکی دەکەمەوە دەجاری تریش تاکی دەکەمەوە بەلامانەوە زۆر استراتیژە ئامانجە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بگەینە نەتیجە و بۆ ئەمە بەستەش پێویستی بە بەخشینی کاتە بێ کاتی پێدەبەخشی پێویستی بە پشو درێژی هەبی پشو درێژ دەبێت پێویستی بە مرونەت هەبێ مرونەت دەنوێنین هەر شتێکی پێویست بی لە پێناوی ئەوەی لەگەڵ برایانمان لە یەکێتی بگەینە نەتیجە دەیکەین بەڵام چەپڵە بەدەستێک لێ نادرێ ئەم لۆژیکە دەبێ ڕنگ بداتەوە لە تەرەفی مقابلیش چونکە هەردووکمان بەیەکەوە دەتوانین تەواوکەری یەکتر بین. لە لێدوانەکانی ئێوە لە پەیامەکانی بزوتنەوەی گۆڕان بە شێوەکی گشتی تەرکیز لەسەر پاکێجەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ چاکسازی و بۆ پرسەکانی دیکە دەکاتەوە بۆچی بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا ئەوەندە دڵنیایە کە ئەو پاکێجانە و پرۆژانەی هەیە جێبەجێ دەکرێن؟ بەڵێ من بە درێژەتی ئەو ماوەی کە لە دانوسان نبوون ئەوەی زۆرترین قسەم لەسەر کردووە هەوڵی جێگیرکردنم داوە جێگیرم کردووە کەیسی ئیسلاحە لە کوردستانە و فەساد بە ئەندازەیەکی مەترسیدار لە کوردستانە گەشەی کردووە و ئەم فەسادە بەردەوام بێت کوردستان تووشی داڕوخانێکی زۆر گەورەیە بێت بۆیە ئەوەی نیەت و پرۆژەی ئێمە بۆ جێگیرمان کردووە و میکانیزمیشمان بۆ دانەوە بۆ نمونە بە دڵنیاییەوە ڕێککەوتوین لەسەری کە لە مانگی یەکەمی حکوومەتە قانونی ئیسلاح هەبوات هەومان ئەزانین سەدان کەس بە نایاسایی بە نەعەدالەتی موچەی لە پلەی وەزیرەوە بۆ مدیر عام بۆ ئامر لیوا بۆ ئامر فەوج بۆ بردیوار چی وەرەگرێت لەو لاشەوە دەیان هەزار ئافرەتی بێهاوسەر هەن نزیکی 7,000 ئافرەتی بێهاوسەر هەن 100,000یان هەبووە ماوەی 4 ساڵە بڕاوە واتەیەکە بە نەعەدالەتی 5-6 ملیۆن وەرەگرێت یەکی حەقی خۆیەتی 100,000 بڕاوە ئەبێ ئەم ئیسلاحە بکرێت ئیسلاح لە نەوتا کە موسساتەکانی نەوت دروستکەین ئیسلاح لە کۆکردنەوەی داهاتە داهاتی خاڵە سنووریەکان تا دواتر من ئەمە 100 ڕۆژ یەکەم تەقیمە بۆ حکوومەت تەقیمە بۆ ئیتیفاقەکەی ئێمەش کە خەڵک ئەگەر
دەرچواندنی ئەم قانونەی نەبینی ئیشتیا نەکردنی نەبینی حەقی خۆیەتی ڕەخنەی تون بگرێت لێی بکە و ئەمانە بۆیە لای ئێمە ئیسلاح ڕەکیزەیەکی ئەساسی ئەم اتفاقیە بوو چاکردنی گرفتی موچە دیوار نایاسایی ئەساسی هەر لەسەر چاکسازی دەمێنێمەوە کە ئامانجی سەرەکی بزوتنەوەی گۆڕانەوە هەندێک لە حزبەکانی ئێستا باسی لێوە دەکەن کوردویانەتە دروشمێک بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ئایا بە تەنیا لە ڕێگای ئەو ڕێکەوتنەی پارتی و بزوتنەوەی گۆڕان ئەم چاکسازیە دەکرێت بە دڵنیاییەوە پێویستی بەلایانی ترە بە تایبەتی برانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە اتفاقێکی سیاسیە دواتر ئەم اتفاقی سیاسیە شۆڕە بێتەوە لە وردەکاریە بۆ بەردامەی حکوومەت من لێرەوە ئەڵێم بە ناوی وەفدی گۆڕانەوە ئەڵێم ئێمە ئامادەین بۆ گفتوگۆی سێ قۆڵی بۆ چوار قۆڵی بۆ ئەوەی پێکەوە بەرنامەی حکوومەتەکە بنووسینەوە ئەوەی لە ڕابردوایەمەوە یەکێتیش باسمان کردووە لەسەر ئیسلاح لەسەر لامەرکەزیەت زۆر ئێمە لەم ڕێکەوتنا خاڵێکی لەسەر لامەرکەزیەتە پێداگیریمان لەسەر کردووە فەرموو بابەیەکەوە لەگەڵ پارتی دیموکرات لەگەڵ ئینتر بیکەین بە بەرنامەی حکوومەت و هەوڵ هەردووکمان هەرسێکمان کار بۆ جێبەجێ کەواتە ئێوە پشگیری لە مەرکزیەت دەکەن بە جێبەجێ بووە خاڵێکە لە ڕێکەوتنەکەمان لە ڕێکوت سەبارەت بە پۆستەکان زۆر قسە دەکرێت لەم لا و لەولا هەندێک جار دەگوترێت تەنانەت علی حەمە ساڵحش دەبێت بە وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی ئەم زانیاریانێت چیە بەڕاست بزوتنەوەی گۆڕان پۆستێکی وەرگرت چۆن ڕێکەوت بەڵێ پۆست و شخصەیە بۆ پۆست ئێمە لەسەر سێ ئەساس پیشمان کرد ئەساسێکی یەکەم کە ئیشمان لەسەری کرد چاکسازی و ئیسلاحە لە پار بەرنامە و ئیتیفاقەکە کەرەستەتەوێ بۆ ئەوەی تەنفیزی کەین فەزاتێکی زۆر لە ئیستثماراتا کراوە لە عقارات لەوە بەرهێنان هەمومان نەزانی دواتر لە وەزارەتی دارایی دواتر لە لووتکەی حکوومەت کە عیبارەتە لە سەرۆکایەتی حکوومەت ئێمە سەرۆکی دەستەی وەبەرهێنانمان وەرگرت وەزیری داراییمان وەرگرت کەسێک کە ئەندامی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە علی حەمە ساڵح پۆست من بە دڵنیاییەوە نە ئێستا نە 4 ساڵی تر هیچ پۆستێک وەرناگرم خەون و پرۆژە و ڕوئیای من بۆ ئیسلاحکردنە لە وڵاتە و هەموو توانایەکی خۆم لە ڕابردوو خستوەتە گەڕ لەم 4 خولە شەیخەمەگەڕ لە لیژنەی دارایی و لە لیژنەی کاروباری وزە و نەوتەوە کار بۆ ئیسلاحانەیەکەم چاودێری ئەو ئیتفاقیەکەم چاودێری ئەو قانونانەیەکەم کە دەرچێ ئەمەش نیشانەی ئەوەیە خەمی ئێمە خەمی شخصی نەبوو بەڵکو خەمی قەزیە گەورەکەیە ئاستێکی تر کە ئێمە لامان گرنگ و خەدەمات بوو خراپترین چینی کۆمەلگا لە ڕووی ژیانەوە لە ڕووی گوزەرانەوە ئەوانەی خراپترین گوزەرانیان هەیە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نزیکەی 7,000 ئافرەتی بیاوسەر هەیە تەنیا 100,000 موچیان هەبووە بڕاوە خاوەن پێداویستی تایبەت هەیە پیر و پەککەوتەکان هەیە ئەوەی داڵدەدان مناڵی بێت ئێمە هاتین مەسئولیەتمان هەڵگرت داوای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان کردووە باش سەبارەت بە ڕووداوەکانی دوێنێ پرۆسەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئێوە بۆ گەڕانەوەی یەکێتی چی دەخوازن ئێمە دوێنێش هەوڵماندا و پێشووتر یعنی من بلێرە بە سەراحەت ئەڵێم لە کۆبوونەوەمانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان داوامان کرد لێک تێگەشتن بکرێت لەگەڵ یەکێتی یا دەرفەت بدرێت جا بەکات بە گفتوگۆ بەوە بۆ ئەوەی پێکەوە بین و ئێسەش هەوڵە دەین ئێمە لەگەڵ یەکێتیە لە سنووری سلێمانیا پێکەوە هاوبەشین لە ڕابردووە بەریەکەوتنی ئەجگار زۆرمان هەبووە لە نانبڕینی خەڵکەکەمانەوە لە تەزویرات لە انتخاباتە کە لێمان کراوە لە هەردوو لە هێرشکردن تەقەکردن بەڵام لە نەتیجا لای ئێمە سیاست بە ڕق و چینە و بغز ناکرێت سیاست بە بەرنمەیەکرێت ئەو بەرنمەی تۆ قەنەعەت پێ خزمەتی گشتی بکە ئەبێ جێگیریکەی و ئێستا ئێمە ئەمانەوێت لەگەڵ یەکێتیشا لە ڕۆژانی ئایندا ڕەنگە هەندێک ئاستەنگ هەبێت جا پەیوەندی بۆ استحقاقانەی گۆڕانەوە هەیە لە سنووری محافەزەی سلێمانی یا لە شوێنی تر ئەو ئاستەنگانش ببڕن پێکەوە دەورمان هەبێت لەوەی چاکسازی لا مرکزیت بەدامەزراوەیکردنی کردینە و شەفافیت لە وڵاتە جێگیر ئێوە ئەولەویەتتان بۆ جێبەجێکردنی پرۆژەکانتانە کارنامەی حکوومەت چاوەڕێی ئەوە دەکەن چاوەڕێی یەکێتی دەکەن بێتە ناو حکوومەت یان پەلەپەلی دەکەن لە پێکهێنانی حکوومەت بە دڵنیاییەوە ئێمە لامان گرنگە یەکێتی بێتە ناو حکوومەت بەڵام حاڵەتێکی پێوتی حاڵەتی قانونی دوای ڕاستپارتنی بربژێری پارتی بۆ سەرۆکی حکوومەت ئەبێ حکوومەت یەرێم لە ماوەی مانکەکە پێک بێت قانون وان پێڵێ بۆیە ئەبێ ئێمە هەمومان هەوڵەکانمان چڵکەینەوە بۆ ئەوەی لە ماوەی ئەم مانگە هەم حکوومەت پێک بێ هەم پێکەوە پێکی بێنین هەم ئەوەی کە کات خەڵکمان تو بوو خەڵکەوی کێشەی موچەی پێ حەل بێ ئەبێ خەدەماتی پێ بڕوا جادە و ڕێگاوبان بڕوە ئیسلاح بڕوە ئەم ناعەدالەت و زوڵمەی هەیە لە موچە هەندێ بە ناحەقی 4 ملیۆن وەرەگێ و هەندێک شنانی شەوێکی نییە ئەمانە کۆتایی
دوای دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەبێ بەشداری فراکسیۆنی یەکێتی ئێستا هەموو قسە لەسەر ئەوەیە هەڵوێستی یەکێتی چی دەبێت بەڕاست یەکێتی بەنیازی چییە؟ لە ڕاستیدا ینی بەپێ عرفی سیاسی هیچ حزبەکی سیاسی بەبێ ڕێکەوتنی پێشوەخست ناچێتە ناو پرۆسی پێکینانی هەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە هەم پێکینانی حکوومەت لەو ڕانگەیەوە یەکێتی بەشداری پرۆسی پێکینانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی نەکرد ینی ئەمە بۆ ڕایگشتی حەقامە وازەح بێت ئەجینا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە پرسیار و خۆمان بە خاوەنی پەرلەمانی کوردستان دەزانین و دڵنیاشین لەوەی نەپارتی دەیەوێ و نەدەشتوانێت بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕێوە ببا نەک لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی لە بندەستا یەکێتی نیشتیمانی کوردستان تاریخی هەیە لەبەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دووەمین لیستی براوەی پرۆسەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستانە من ینی پێم سەیرە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانیش ینی لە دۆخی سەرسوورماندایە کە پارتی چۆن ڕێگەی بەخۆیدا بەبێ دووەمین لیستی براوە بچێتە ناو پەرلەمان و لە کاتێکدا کە ئێمە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوانمان هەبوو هەشتا خاڵ و لێدوانەکانی ڕۆژانەی بەڕێز کاک محمود دیار بوو محەممەد محمود وای کاک سعدی ئەو کاتی کەوتە بێش بوو دیار بوو کە ڕێکەوتنەکان لە نزیکن یعنی دەبێ ئیمزا بکرێن ڕێکەوتنێک کە گەڵاڵە کرابێ و ئیمزا نەکرێ یەکێتی چۆن بچێتە بەڵام پارتی دەڵێ دوای 3 مانگ گفتوگۆ بە 24 کاتژمێریش ناتوانرێ ڕێکەوتنی لێ بکەوێتەوە و فشاری خەڵک داواکاری خەڵک وای کرد ئێمە ناچار بین لەوەی کە ئەم دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێ ئەم دانیشتنە بەڕێوە من باوەڕم وایە ینی پەیوەندی بە فشاری خەڵک نییە خەڵک کە توانی 4 مانگ چاوەڕێ بکە دەتوانێت 24 سعاتیش چاوەڕێ بکرێت ئێمە چاوەڕێی وەڵامی پارتی بووین خۆ پێکاتن و چارەسەرەکە لە بندستی یەکێتی نیشتیمانی نەبوو زۆر لەسەر ئەوەیە کاک نەوزاد کە لە نێو خۆی یەکێتیدا لەسەر پۆستەکان دیاریکردنی پۆستی سەرۆکی پەرلەمان کاندید ینی کێشە و گرفتە بۆ لە نێوان کوتلەکانی نێو یەکێتی ئەمە ڕاست نییە ڕەبەر ئەوەی نەخێت لە هەموو کۆبوونەوەکانی بینی یەکێتی و پارتی کە کراوە هەتا ئەم ساتە وەختا هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی کە ئەندامی دانوستکار بووە لە گفتوگۆکان باسی پۆستی نەکردووە و داوای ئیستحقاقی یەکێتیش نەکراوە لەم پرۆسێ تەنها و تومانە پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەستراوەتەوە بە یەکدەنجی و یەک ڕێزیمان لە بەغدا لە کەرکووک و دۆخی کەرکووک لە دۆخێکی هەستیار و پڕمەترسیدایە و تعریب بەردەوامە وردە وردە بەڕێوەبەر و مدیرەکانی کە کوردن لە پارێزگای کەرکووک لا دەدرێن بەی پارتیەوە بە یەکێتیەوە ئەمە پێویستە پێشی بچیرێتن و چارەسەر بکرێت ئەمە دواتر دێنە سەر کەرکووک با بینە سەر پرۆژەی یەکێتی یعنی چارەسەر لای یەکێتی چۆنە دەبێ چی بکرێت پارتی چی بکە و پێویستە یەکێتیش چی بکە تاوەکو یەکێتی بەشدار بێت لە پەرلەمان لە حکوومەت من پێم وایە زۆر ئاسانە ئەنی چارەسەری ئەم دۆخەی کە ڕوویدا لە پەرلەمان لە هەژدەی شوبات ئاسانە بۆ ئاسانە لەبەرەوەی هەردوو لە هەم یەکێتی هەم پارتی لەو قەنەعەتەن کە پێکەوە دەبێ ئیش بکەن مادەم هەردووچیان قەنەعەتیان ئەوەی پێکەوە ئیش بکەن و هەردووچیان نفوذ و دەسەڵاتی جەماوەریشان زۆرە و هەردووچیان براوەی یەکەم و دووەمی پرۆسەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستانن کەواتە ینی چارەسەری ئەم دۆخە قورس نییە ئەگەر لایەنێک بانقەست بێت باشێتی چی دەوێتن ئەم داواکاریەکانی پێشووی هەیە داواکاریەکانی پێشووی قورس نییە تەنانەت گەیشتە ئەو ئاستەی کە خودی کاک مەسعودیش ینی تەفەهومی هەبێت و گەیشتە ئەوەی کە مەکتەبی سیاسی پارتی تەفەهومیان هەبێت بۆ ئەم دۆخە خۆ پارتی خۆ سەرزمان و بنزمانی چارەسەرکردنی بدرێتە بەچێتی کێشەکە چارەسەر دەبێت من باوەڕم وایە ینی قەنەعەتی من وایە بەردەوام ئێمە لە ڕێی جیاوازدا دەبین یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکێتی ئەمە دۆخێکی سروشتیە بەڵام ئەمە لەو ڕانگەیەوە کە هەندێ مەسەلە هەیە نیشتیمانیە نەتەوەیە بۆ نمونە مەسەلەی پێکێنانی حکوومەت مەسەلێکی نیشتیمانیە پەیوەندی بە خەڵکێ دەبێت زوو ڕێکەوتنێکی تازانی پارێزگاری هەر ئەو ڕێکەوتنەی ڕابردوو هەموار دەکەنەوە ئەم ڕێکەوتنەی ڕابردوو هیچ عیبی نییە کەم کوڕی تێدانە چونکە ئەنی هەردوو لا لەسەری ڕێکەوتن وەکو باسم کرد ینی یەکێتی چاوەڕێ ئەوە بوو کە 2000 خودی کاک مەسعود ئیمزا یان ڕێگە بە یاسا کاک نەوزاد بە پێی یاسا پاش هەڵبژاردن دەستەی سەرۆکاتی مانگێک دەرفەتە لە بەردەم پەرلەمان ینی کابینی حکوومەت ڕابگەیندرێ پێ دوایە چارەسەری ئەو دۆخە
زۆر کەمتر لە مانجێک یەکێتی و پارتی دەگەنە ڕێککەوتن لەسەر ئالیەت و میکانیزمی پێکێنانی کوردستان و دڵنیام لە ماوەی کەمتر لە ماگەک کێشەی پارێزگاری کەرکوچی سارەسەر دەبێت هەر کەسێک هەر لایەنێک ینی ئەگەر بە پیری ئەم دۆخەنێت مانای ئەوەی ڕازگۆنیە لەگەڵ گوتارەکانی لەگەڵ مێژووی لەگەڵ خەباتی لەگەڵ پەیڕە و پرۆگرامی حزبەکەی خۆی ئێستا گەشتبین بەوەی کە گرفتەکە چارەسەر بەڵێ لە دۆخی ڕاوێژی خۆمانین و گفتوگۆ دەکەین لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەنگاوی یەکەم لەگەڵ خۆمان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی سەرکردایەتی و لە چەند ڕۆژی ئایندا کۆبوونەوەی سەرکردایەتی لەگەڵ ئۆرگانەکانی یەکێتی دەکرێت لەسەر ئاستی ئەنجومەنی ناوەن لەسەر ئاستی ماڵبەندەکان لەسەر ئاستی دام و دەستگاکانی یەکێتی بۆ ئەوەی ویرروبۆچوونی کادیرە پێشکەوتەکانی یەکێتیش لەم دۆخە وەربگیرێت. بەشێکی بەرچاو لە کاسبکار و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن دانیشتنی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان وێڕای بەشداری نەکردنی فراکسیۆنی یەشێتی نیشتیمانی کوردستان بەڵام وای کرد جوولەیەک بە بازاریان بدا و ئومێدێکیش لای خەڵکی کوردستان دروست بکات کە ڕێککەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان هاوکات گفتوگۆی ئێستای نێوان یەکێتی و پارتی لەسەر پێکهێنانی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان ئومێدی ئەوان زیاتر بکات کە ئایندە لە خزمەتی ئابووری و پێگەی هەرێمی کوردستان دەبێت دەخوازن یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەندی باڵی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرێ و ئەوی شان بەشانی پارتی و بزوتنەوەی گۆڕان بەشداری لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان و کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.